کاتێکە لە گۆڕەکە دەرئەچی ئەو ڕۆژەی کە لە گۆڕ دەرچووی ڕۆژی زیندووبوونەوە ڕۆژێک دێت شەوێک دێت یەکەم شەو یەکەم ڕۆژی ناو گۆڕمانە بەڵام شەو ڕۆژێکیش دێت آخر ڕۆژمان دەبێ شەوێک دێ لە قەبر داین آخر شەوی قەبرمانە کاتێکە بەیانی دەبێتەوە لە ناو گۆڕەکانمان دەرەچین فإذا هم قيام ينظرون خەڵکی هەمووی هەڵساوە بە ڕوتوقوتی تەماشاکەن لە شوێنێکی گەرمدا ئەوانەی کە ئەهلی خراپەکار بوونە لە شوێنێکی خۆشدان ئەوانەی کە ئەهلی چاکە بوونە و هەوڵی ڕەزامەندی خۆیان داوە لە دنیادا ئەو ڕۆژێکە لە گۆڕەکە دەرئەچیت کەس لەگەڵ نییە ئەوەی کە هەوڵدا لە خۆتی ڕازیکەی نازانی لەکوێیە بۆ کوێ ڕۆشتووە بۆ بەهەشت یا بۆ دۆزەخ بەڵام ئەگەر بۆ خوا هەوڵت دابێ هەر ئەو ڕۆژەی کە لە گۆڕەکە دەرئەچی لەناو گۆڕەکە باجەکەیت نەداوە بەڵکو دڵخۆش بوویتە چاکت کردووە بەڵام هەیشە باجەکەیدا لەناو گۆڕەکە پێش قیامەتی بەڵام کاتێکە لە گۆڕەکەشت دەرئەچی ئەوە بە ئیزنی خوا ئەو چاکانەی کە لە دنیادا کردت فریات ئەکەوێت لە ژێر سێبەری عەرشی خوادا دەبیت پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم ئەوانەی کە ئەهلی قورئان بوون و قورئانیان خوێناوە خۆ قورئان نازانی دەتوانی گوێ لە قورئان بگری بۆ گۆرانی بۆ عیبت نییە چەندها گۆرانی دەبەرە بەڵام ناتوانی گوێ لە قورئان بگری مەڵێ خوێنواریم نییە دەتوانی گوێ لە قورئان بگری دەتوانی گرنگی بە قورئان بدەی خۆت فێرکەی عالمی وا هەبووە لە تەمەنی ئێوە بۆتە عالمی قورئان هەموو قورئان لەبەر کردووە لە تەمەنی 80 ساڵی 50 ساڵی 90 ساڵیە تۆش ڕێوڵا من ناتوانم خۆ دەتوانی گوێ لە قورئان بگری ئەوش ناتوانی بۆ گۆرانەکە بۆ عیبت نییە بۆ هەڵپەرکی بۆچی عیبت نییە بۆ ڕەشبەڵەک بۆچی عیبت نییە بۆ سەرچۆبی بۆچی عیبت نییە بەڵام بۆ قورئانەکە ناتوانم خوا ناخەڵەتێ بە هیچ کەسێک ناخەڵەتێ ئەوەی بێ خوا بخەڵەتێنێ فێڵە خواکە ئەو منافقە خوای گەورە دەفەرمێت منافقەکان دەیانێت خوا بخەڵەتێنن بەڵام خۆیان دەخەڵەتێنن خوا ناخەڵەتێ ئەو لە من فێڵ لە من کرد بەڵام ناتوانی فێڵ لە خوا بکەی پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم کاتێک کە ئینسانی ئیماندار لە گۆڕەکەی دەرئەچێت گۆڕەکەی شەقەبا و دەرەچێتە دەرەوە هەر کە دەرەچێتە دەرەوە لە گۆڕەکە بۆ قیامەت بە ڕوتوقوتی کاتێک دەزانی پیاوێک بە دیار گۆڕەکەت وەستاوە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم كالرجل الشاحب ئەفەرمێ ئەم کەسێک کە تەماشای دەکەی دەموچاوی وەکو کەسێک وایە ماندوو بوو بێ ماندوو پیاوێک ئافرەتێک تووشی ماندوو بوونە بێ ئەو ماندوو بوونە بە دەموچاوتەوە دیارە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم ئەو پیاوە دەڵێ بە مردووەکە کە لە گۆڕەکە دەرچووە دەڵێ ئەم ناسیت ئەڵێ ناوەڵا ناتناسم تۆ چی ئەڵێ ئەنا صاحبك القورآن من هاوڕێکەی تۆم قورئانە کە لە دنیا منتە خوێنە بەس گۆرانی لەکوێیە گۆرانی سزاکەی وەرەگری دڵنیا بە ئەو گۆرانەی کە بڵاوی ئەەکەیتەوە پۆزی پێوە لێ دێ ناو سیارە بەدەم ڕێگاوە ئاوا ئەوەستی ڤیدۆیەکی ڕسم و گۆرانی و ئەوانە بڵاو دەکەیتەوە دڵنیا بە لە ڕۆژی قیامەتە پەشیمان دەبیتەوە ئەگە ئەمڕۆ بنەکی قورئانێک دابەزێنە وێنەش بڵاو دەکەیتەوە با قورئانی لەگەڵا بێ با خەڵکی خێری دەستکەوێ خەڵکی گوناهبار مەکە ئەڵێ من قورئانم ئەو قورئانەی کە بە شەو ڕۆژ دەتخوێنایەوە من هاوڕێی تۆم بۆ ساحەی مەحشەر من لای خوا بە ئیزنی خوا شەفاعەتت بۆ ئەکەم بەس گۆرانی و هەڵپەرکەیە شایی حەفلە ئەمانە چیت سوودێکی بۆ قیامەت دەیە تەنها گوناهبار دەبیت بۆیە خۆت گوناهبار مەکە لە خوا بترسە ئەگەر 1000 نەفەر بەهۆی تۆ گوێ لە گۆرانی بگرێ سوێن بەخوا بەپێی حەدیث بەقەت 1000 نەفەرەی گوناحە بۆ نووسری 1000 نەفەریش بەهۆی تۆ گوێ لە قورئان بگرێ گوێ لە وتار بگرێ بەقەت هەر 1000ێکی خێری دەستەکەوێ بێەوەی خێری ئەوان کەم بکە بۆ خۆت هەڵی بژێرە ڕەزامەندی خواتەوێ یا ڕەزامەندی خەڵکی کەواتە ئەگەر پێت خۆشە لە گۆڕەکەت کە دەرچووی دڵخۆشبی هاوڕێت هەبێ کە قورئان بێ لە ناو گۆڕدا هاوڕێکەت کردەوە چاکەکانتە لە دوای دەرچوونت لە گۆڕ قورئان هاوڕێتە هەڵی بژێرە ئەوە ڕەزامەندی خوایە ئەوەندە گرنگە